بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه للاپەڕا سیودوو لە کتێبەکە کە باسی ئەوەی کرد ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی ئەوەی دەکە کاتێک کە نوێژ ببێتە قورڕەت العین بەرچاو ڕۆشنی و ڕۆشنی چاو و گەشانەوەی چاو لە بۆ کەسێک کەی دەبیتە قورڕەت العین بە 6 هۆکار دەبیتێ فەرمووی بە 6 هۆکار چوارمان باس کرد کە یەکێک لەوانە ئیخلاص بوو دووەمیان الصدق والنصح واتە ڕازگۆیی و نەسیحەت و سێمیان باس لە متابعەکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیقتیداکردن بەو وەکو ئەو بیتن نوێژەکەت و چوارەمیان ئیحسانی تێدابی واتە ئەو کەسە نوێژەکەی وەها بکە کە ئەو ئینسانە ئەن یعبد الله کەئەنەهو یەراه وەکو ئەوی خوای گەورە دەبینی ئەوها عیبادەتی لە بۆ بکاتن و گەشتینە پێنجەم خاڵ کە دەفەرمێ المنة أن المنة لله سبحانه دام بۆی دابنێتن کە منەت هەمووی لە بۆ خوای پەروەردیگارە جل جلاله کە ئەو لەو شوێنە ڕاوەستاوە و خەریکی نوێژکردنە فلولا الله سبحانه لم يكن شيء من ذلك خۆ ئەگەر خوای پەروەردیگار نەبایە ئەو نەیدەتوانی هیچ یەک لەو شتانە بکاتن کەواتە فەزڵ و گەورەی و بەخششی خوای پەروەردیگارە وەی کردیە ئەو ئینسانە نوێژەکەی ئەوها بکاتن لەبەر هەندێ سەحابەکانی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام کە دەیان فەرموو والله لولا الله ما اهتدينا ولا تصدقنا ولا صلينا دەیان فەرموو سوێن بەخوا ئەگەر الله جل جلاله هیدایەتی نەدابانی هیدایەت وان وەرنەدەگرت هیدایەت لەسەر هیدایەت نەدەبووین و خێر و چاکەمان نەدەکرد و نوێژمان نەدەکرد کەواتە بەهۆی منەتی خوای پەروەردیگارەوەیە لەسەر ئێمە کە ئێمە دەتوانین ئەو کردەوانە چاکە بکەین لەبەر هەندێش ئەو کەسانەی کە هاتن لە دەشتەچەکان منەتیان لەسەر پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وسەلام کە ئیسلام بوون ئەها خوای پەروەردیگار فەرمووی پێیان بڵێ يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم منەت لەسەر دەکەن کە ئیسلام بوونە پێیان بڵێ منەت لەسرە من مەکەن کە ئیسلام بوونە چونکە داهاتن دەیانگوتە پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەمە ئەدی کاکە ئەمە موسڵمان بووینە ئەو تەلەبەرەت و يعني وەکو منەتێک لەسەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە فەرمووی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پێیان بڵێ بەل الله يمن عليكم أن هداكم للإيمان بەڵکو خوای گەورە منەتان لەسەر دەکە کە ئەنگۆی ڕێنمویی کردیە لە بۆ هیدایەت کەواتە بەڕاستی ئەوە دەبی ئەو ئینسانە بگەشتە ئەو مەرتەبەیە کە خوای گەورە منەتی لەسەر دەکاتن جل جلاله فالله سبحانه هو الذي جعل المسلم مسلما والمصلي مصلي خوای گەورە وەی کردووە کە ئینسانی مسلمان بی و کابرای نوێژ خوێن بیتن بە هیدایەت و بە منەتی خۆی وەی کردووە لەبەر هەندێ کاتێکە خوای گەورە بۆمان باسەکە کاتێککە دوعا دەکەین ربنا واجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك وأرنا مناسكنا وتب علينا إنك أنت التواب الرحيم كاتك پیغمبر إبراهيم داوى لخواي پروردگار دكاتن ربنا واجعلنا مسلمين خواي بما كي مسلمان يعني لسر الربازة بين كاتب پیغمبر إبراهيم داوى أو بابة دكاتن و ها خواي قورة دفرمي رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء سبحان الله يعني پیغمبر إبراهيم أو دعانا بكاتن لخواي قورة ببارتوا كواتم منة تنها لبو خواي پروردگارة فالمنة لله وحده والله جل جلاله دفرمي وما بكم من نعمة فمن الله هر نعمته هي أولا لا خواي پروردگارة وبو ايوهاتوا إنزا خواهي قورة فرمي ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون خواهي قورة ويكردوا كإيمان لدلتان وزينه في قلوبكم خواهي قورة إيماني لدلتان شيرين كردوا ورازان دويتيوا وكره إليكم ويكردوا كأنقول رقتان ببيتوا لكفر كردون وتاوان وخرابكاري
کەواتە ئەو فەزڵ و گەورەی و منەتی خوای پەروەردیگارە. لێرەشەوە دوو فائیدە و دوو سود هەیە. وفيه من الفوائد أو سوديت أنه يحول بين القلب وبين العجب بالعمل والرؤية. أو بابلن لا نيوان دڵی لە نێوان سەرسامبوونی بەکردەوەکەی خۆی و بینینی خۆی حەز دەکە، یعنی ئەو کەسە دەیهێنتە سەر ڕێگا ئەگەر ئینسانەکە منەتەکە لەلایەن خوای پەروەردیگارەوە بزانیتن و بزانی کە خوای پەروەردیگار مۆفەقی کردووە و خوای گەورە هیدایەتی داوە لە بۆ ئەو ڕێگای. کەواتە فەلا یعجبینە بی، کەواتە ئەتوو سەرسام مەبە بەو کردەوانەی کە بەو کردەوەی کە دەیکەی بەو شتێک کە دەیکەی پێت وابی ئەوە یعنی لە چاکە و باشی خۆمە و لە فەزلی خۆمە. ئەو کاتی ئەو ئینسانە پێی دەرەجە بەرز دەبیتەوە، چونکە وەکو گوتمان یعنی ئەو عابیدەکەی بەنی ئیسرائیل کە ئەوەندا کردەوەشی دەکرد چاکەکان کردەوەکەی هەمووی نەیکرد چاکەی دوو چاوکە خوای پەروەردیگار پێی بەخشیوە. و هەروەها سوودێکی تریش هەیە لەویەوە كاتك أنه يضيف الحمد إلى وليه ومستحقه ك دانا بالي حمد سباسا لبو چه لبو أوي كسر پرشتدك كالله جل جلاله كمستحق شايستي أوي كواتا أو حمدين هذا تبالا خوي كبلي والله كاكا أو أمن مادام أو إشام كرديا إشاشي تاكم كرديا ويعني سپاس گوزاریەک لە بۆ خۆی بەڵکو چیە بەڵکو هەمووی لە بۆ خوای پەروەردیگارە نیعمەتەکان هەموویان لەلایەن خوای پەروەردیگارە و فەزڵەکە بە هەمان شێوە الفەضل كله له هەر هەمووی لە بۆ خوای پەروەردیگارە والخەیر كله في يديه و خەیر و چاکە هەر هەمووی لە دەستی خوای پەروەردیگارە و لەلایەن خوای پەروەردیگارە وهذا من كمال التوحيد ئەوە لە تەواویەتی تەوحیدە كواتك أو كابرات توحيدي طواوي هي يكتا برستيشي طواوي هي كهموي داداتو بال خواي پروردگار وما للمرء خير في حياتي إذا كان قلبه عن هذا مسدودا باش أو إنسانات سخيري لجيان دا هي أجر أو دلي يعني أو بربز بيتن لەوەی کە حەمد و سوپاس خوای گەورە بکاتن و لەوەی کە بگەڕێتەوە لە بۆ لای خوای پەروەردگار کەواتە ئەو ژیانەی هیچ خێرێکی پێوە نابی ئەگەر هەمووی نەگەڕێنتەوە لە بۆ خوای پەروەردگار. خوای گەورە لەبارەی بێ باوەڕانەوە دەفەرمێ ذەرهم یەأکلوا وەیەتەمەتەعوا وەیلهیهم الئەمەل فەسەوفە یعلەمون لێیان گەڕێن با بخۆن و ڕابوێرن دوایێ دەزانن. باشە کەواتە ناکرێ ئینسان ژیان مانای نابێ و تامی نابێتن ئەگەر ئەو ئینسانە هەر وای هەست کرد بە خۆی ئەو هایە و بربەستێک لە دڵی هەبوو کە نەیگەڕێنتەوە لە بۆ خوای پەروەردگار. اینجا مەشهەدی شەشەم خاڵی شەشەم کە ئیبن قەیم باز دەکات دەفەرمێ نوێژ بەهۆی ئەوە دەبیتە قوڕەت العین چییە؟ التەقسیر خۆ بەکەم زانین یعنی یان بەکەم بینین و هەر بکاتن کە ئەوە يعني بدايما خوي بي تقصير بي أن العبد لو اجتهد في القيام بالأمر غاية الاجتهاد وبذل دفرمي هركسك هولو تيكوشان داداتن بۆ ئەوەی کە ئەو کارە جێبەجێ بکاتن بەو پڕی هەوڵ و تێکۆشانەوە لەگەڵ ئەوەشدا هەر ئەو کابرایە فەهوە مەقسوور هەر ئەو کابرایە کەمتەرخەمە یعنی حەقی شتەکەی نەداوە هەر چەندی هەوڵ بدە هەر چەندی تێکۆشان بکە هەر حەقی شتەکەی نەدا. ئەو کاتێک کە پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاتە ناو مزگەوت پەتەچی بینی پەت لە مزگەوتێ لە کۆڵەگەکانی مزگەوتی بەسرا بووە فەرمی ئەوەی چێیە؟ فەرمیان ئی فلانە کەسیە والله عەلەم باسی زەینەبی دەکەن فەرمیان ئەوە
نوێژی دەکە هەر کاتێک کە تااقەتی نما لە بە پێوە ڕابوەستێ خۆی بەسەر ئەو پەتەدا دەدا حتا وەکو بتوانین ڕابوەستێ لە نوێژەکەی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی حلو پەتەکە بکەنەوە لێگەڕێن، فەرمووی بە ئەو کەسە هەرچەندی توانایدا هەیە نوێژەکانی بکە کە بێتاقەت بوو ئەجا ئیسراحەت بکاتن، چونکە خوای گەورە بێزار نابی لەوەی کە ئەنگۆ خەریکی عیبادەت دەبن. سبحان الله. کەواتە ئەو کەسە خەریکی عیبادەت دەبی هەرچەندی عیبادەتیش بکاتن هێشتان کەمتر خەمە و حەقەکەی تەواو نەدا، وەکو وتمان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کە خەڵکان دەچنە بەهەشتەوە بەهۆی چیەوەیە؟ بەهۆی فەزلی خوای پەروەردگارەوەیە. فەرمیان تۆش ئەی پێغەمبەری خوا فەرمی ئەمنیش بە فەزلی خوای گەورە دەچمە بەهەشت. کەواتە نەک بە کردەوەکان، کەواتە هەرچەندی بی کە ئەو ئینسانە ناگەشتە ئەوەی کە کردەوەکانی بە ئەندازەیەک بی کە حەقی خوای پەروەردگاری دابیتن جەلە جەلالو. اینجا وإذا شهد العبد من نفسه أنه لم يوفى ربه في عبادته حقه ولا قريبا من حقه علم تقصيره. إذا أجر زاني بندك أو كم ترخمي تداهي وحقي خواي پروردگاري بنداتي خواي پروردگاري بطواوتي نداوة نكهر نيداوة بطواوتي بلكو نيزيق لويشي نداوة إجد حزبو ويخوي دكاتن ك أو كم ترخمة لو بابتا لو پنا لبو تدباتن استغفار داوي لي خوشبونو واعتذار هنا ولا برامبر خواي پروردگار ك بتواوتي حقنا داوي پیغمبر خو عليه الصلاة والسلام لقل اوي بتواوترين شيوا خريج عبادة كردن ونويش كردنا إن زكاتك كتواضع بيتن پیغمبر خو عليه الصلاة والسلام دفرمتسه لنويش تواضع بي يكم وشا استغفر الله استغفر الله استغفر الله كواتا سيزار استغفر الله دكا پیغمبر خو عليه الصلاة والسلام او كاتيك پیغمبر إبراهيم لەگەر پێغەمبەر ئیسماعیل خەریکی دروستکردنی کەعبەنە کاتێکە لێ دەبنەوە دەڵێن خوا لێمان قبول بکە. تەمەشا بکە یعنی ئەو پێغەمبەرانە کاتێکە عیبادەتەکان دەکەن ئینجا داواش دەکەن کە خوای گەورە لێیان قبول بکە و لە کەم و کوڕیان ببوریتن. ئیجا عیبادەتی من و تو ئەولاترە کە مستحقی ئەوەی بیتن کە خەریکی داوای لێ خۆشبوون لە خوای پەروەردگار بکەین. بۆیە ئەوە لە قسەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەوها تێدەگەین کە فەرمووی لن يدخل أحد منكم الجنة بعمله هیچ کەسێ لە ئێوە بەکردەوەی خۆی ناچێتە بەهەشت. فەرمیان تۆش ئەی پێغەمبەری خوا فەرمووی ئەمنیش ئیلا ئەوە نەبی کە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی و بە فەزلی خۆی منی نغڕۆق کردووە لە ڕەحمەت و فەزلی خۆی ئەوجا بە ڕەحمەت و فەزلی خۆی دەیباتە باش. اینجا دەفەرمێ بەدەستێنانی ئەو کارەش پێویستی بە چوار شتەیە. یەکەم نیەتێکی دروست، دووەم یەکەم نیەت و صەحیحە، دووەم قووەت و عالیە هێزێکی ئەوە با بڵێن بەرز باشە، يقارنهما الرغبة كويلي بكاتن نزيشي رغبة ويستي بكاتوا يعني كودلي أو كابرايا يعني بهوي أوانوا ويستي هبي لخواي پروردگار نزيك بيتو هانداني تيدا بيتن والرهبة وترسينري تيدا بي وترسينري تيدا بي يعني بيترسينيتن كواتا إلا بوتسوار شتا أو كابرايا نیەتی تاک بکاتن و هەوڵ و تێکۆشان بداتن و تەمەنای یان با بڵێن چاوی لە ڕەحمەتی خوای پەروەردگار بی کە خوای پەروەردگار ڕەحمی پێدەکا و لە بۆ هاندانێک بۆ ئەوەی کە بە بەهەشتی خوای پەروەردگار و بە لێ خۆشبوونی خوای گەورە بگا و هەروەها ترساندنێک ترسێنەرە کە بترسێتنەوە بە سزای خوای پەروەردگار بگاتن. فهذه أربعة هي القواعد أو چوار شتێکە بنچینەی ئەو شتەنە ئەوەنە کە ئینسان بگەشتە ئەوەی کە خوای پەروەردگار بە فەزلی خۆی بیبخاتە
بەهەشتەوە. ومهما دخل على العبد من النقص في إيمانه وأحواله وظاهره وباطنه فهو من نقصان هذه الأربع. هر چەندە ئینسان تووشی ئەوە بیتن کە تووشی نەقص بی لە ئیمانەکەی لەو کردوانەی کە لە دەرێنە لە کردەوەکانی ناو ناخی هەموو ئەوانە ئەوە نەقسەکەیە کەم و کوڕیەکەیە لەو چار شتەی پێویستە ئەو چوار شتەی تەواو بکاتن هەمووی هەم نیەتی هەم هەوڵ و تێکۆشانی هەم ویست و ئارەزووی بۆ بەدەستێنانی فەزڵ و ڕەحمەت و لێخۆشبوونی خوای گەورە هەم ترسانی لە عەزاب و سزای خوای پەروەردیگار. کەواتە ئینسان ئەگەر لێ ڕابمێنێ کەسی زیرەک دێ ئەوانە چا دەکاتن و بەڕێک و پێچی و لە کۆتایشدا پشت بە خوای پەروەردیگار و حەسبونا و نعمەل وەکیل خوای پەروەردیگار باشترین وەکیلە. اینجا دێتە سەر فەسڵێکی نوێ دەفەرمێ الصلاة مكفر للذنوب. نوێژ دەبێتە هۆی لێخۆشبوونی تاوانەکان وەکو خوای گەورە دەفەرموێتن أقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين واصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. خوای پەروەردگار فەرمان بە ئیمانداران دەکا کە لەو سەر و لەو سەری ڕۆژ خەریکی نوێژکردن بی و لە شەو کەواتە پێنج نوێژەکە و شەو نوێژەکەی ئەو کارە چاکانە و ئەو نوێژانەی دەبیتە هۆی ئەوەی کە تاوانەکانی هەڵوەرێنی. لەبەر هەندێک دەفەرمێ سەبەب نزولی ئەو ئاەتەی عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ کابرایەک هاتەکەم پێغەمبەری فەرمێ ئەی پێغەمبەری خوا تووشی تاوانێک بوویمە کە ئافرەتەکەم ماچ کردیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئاەتەی لەسەر دابەزی کە وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات. كأو كسا خوای گەورە ئاگاداری کردەوە کە خەریکی نوێژکردن بی ئەو نوێژە دەبیتە هۆی ئەوەی کە تاوانەکانی هەڵوەرێنیتن. کابرا هەندی پێخۆش بوو فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەلیە هذا ئەوە بەس لۆ منە بەس ئەم دەگرتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لجەمیع أمتي كلهم لبو هرهم أمتكما هرهم يندقريتوا بو سعدي رحمة خواه لبي دا فرمي كخواه قورة دا فرميتن إن الحسنات يذهبن السيئات دا فرمي فهذه الصلوات الخمس أوا بينج نويجاكية وأوشتانيك إنسان لو كردو تساكانا لو تطوعانا ديكاتن لو سنتانا ديكاتن دفرمي من أكبر الحسنات لقورتريني تاكا كان أو بينجن جاي بكاتنو خريجي سنة كانوا خريجي عبادة كان بيتن دفرمي لقل أوجدا تاكا كردن لخواي پروردگاري نزيك دكاتوا وهروها پاداش تش پيويز دكا واجب دكاتن كا خواي پروردگار يعني پاداش تي او كسا دداتوا لقل أوجدا فإنها تذهب السيئات وتمحوها. لقل أوجدا خرابكان دسريته ولاي داباته يعني أوا هم لخواي قورني زيك دكيو بوكر دو تاكانا هم پاداش دوار دقري هم خرابكانش دراج دبيتوا بلام ليرة ما بسمع لا قناها بتسوكا كانا سوكا بيغمبري خوا عليه الصلاة والسلام لحديثك دا فرمي پێنج نوێژەکە جمعە لەبۆ جمعە ڕەمەزان لەبۆ ڕەمەزان مكفرات لما بينهن مجتنبت الكبائر دەفەرمێ دەبیتە هۆی لێخۆشبوونی تاوانەکانی مادەم ئەو کەسە لە گوناهە گەورەکان بە دوور بیتن کەواتە دوورکەوتنەوە لە گوناهە گەورەکان کەبائر ئینشاءالله گوناهە بچووکەکانیش بەهۆی ئەوانەوە خوای پەروەردگار لێ دەبوریتن بەڵام ئەو کابرایە یعنی لێخۆ ئەوە با بڵێن پەشیمانی هەبیتن لەسەر تاوان نەک سووربی لەسەر تاوانەکان و خەریکی خراپە و تاوان بی لەگەڵ ئەوەشدا برێدەی یەڵا ئەوە دەڕواتن تاوانە نا بەس ئەگەر پەشیمان بیتن لەسەری ئەوە ئومێدوای ئینشاءالله خوای گەورە هەموو ئەو تاوانانەی دەباتن حتى خوای پەروەردگار باز دەکا دەفەرمێ إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم. ئەگەر ئێوە لە گوناها گەورەکان دوور بکەونەوە ئێمە لە خوای پەروەردگار دەیکاتە کەفارەت لە بۆ گوناها بچووکەکان ئەو هەڵانەی کە ئینسان دەیکاتن.
ئەو کەم و کوڕیانەی تێیدا هەیە کەواتە کردنی نوێژەکان لەسەر تەواوترین و باشترین شێواز و دروستترین شێواز وە دەکاتن کە لە تاوان ئینسان دوور بکەویتەوە وەکو ئەوەی کە کەسێک 5 فەرزە یعنی ڕۆژانە 5 جار کە ڕووبارێک بە پێش ماڵیدا بێتن و ئەو ئینسانە خۆی لێ بشوە چۆن پاک دەبێتەوە ئەوها پاچی دەکاتەوە. قاسمیش دەفەرمێ قاشانی ڕەحمەت خوای لێبێ دەفەرمێ سڕی نوێژکردن 5 نوێژەکەی کە لەو کاتەدا بکرێتن کە ئەوەش چۆن 5 هەستەکە مەشغوڵ دەبیتن بە تایبەتی مەسەلەن ئەوەی کە دڵ مەشغوڵیەتە چی هەیە لەگەڵ بەستنەوەی لەگەڵ جەستەیدا ها دەبینی مەسەلەن ئەو 5 هەستا هەر یەکە و مەشغوڵە بەشتەچی خوای پەروەردگاریش 5 کاتی لە بۆ دانای لۆ ئەوەی ئەو ئینسانە هەموو هەست و نەست و کە هەمووشی ڕەبت دەبی بە دڵەوە ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ألا في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله بزانن کە لەناو ئەو جەستە ئینسانی پارچە گۆشتەکەی ئەو پارچە گۆشتە باش بوو هەموو لاشە باش دەبیتن ئەو پارچە گۆشتە خراپ بوو هەموو لاشە خراپ دەبی کەواتە کارکردن لەسەر ئەوە لێ دەفەرمی ئەو 5 جارش کە کار لەسەر نوێژ دەکرێتن لەو 5 کاتی دانرا هەمووی کاریگەری لەسەر دڵ دەبیتن کە لە 5 کاتی جیا ئەتوو بەرامبەر خوای پەروەردگار ڕادەوەستێ کە ئەو هەستانەی کە هەیتت کە ئەو مەشغوڵیەتەی دڵ هەیتی و مەشغوڵ دەبیتن دەفەرمێ ئەوەش کە دەرگای دڵ دەکرێتەوە بەرامبەر بە خوای پەروەردگار ئەو کات نووری خوای پەروەردگار و هیدایەتی خوای پەروەردگار بەرەو ئەو کەسە دێتن. فتكون تلك الصلوات الخمس أبواب مفتوحة دەبیتە ئەو 5 نوێژە دەبێتە دەرگایەکی کراوە لە بۆ دڵ نێزیک بوونەوە لە خوای پەروەردگار نور و ڕۆناچی چونکە قورئان دەفەرمێ إن الحسنات يذهبن السيئات چاکەکان دەبنە هۆی ئەوەی کە خراپەکان لابن ئەو کابرایە ئەو دڵە حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی کەسی وا هەیە تاوانێک دەکەن نوقتەیەک لە دڵی دروست دەبیتن کە ئەو نوقتەیە ئەو کەسە بەردەوام بوو لەسەر ئەو تاوانە ئەو دڵی هەموو ڕەش دەبیتن چاکە وەرناگری بەڵام ئەگەر ئەو کابرایە ئەو کەسە خەریکی عیبادەت بوو چاکەیەک بوو دەفەرمی ئەگەر بەردەوام بوو لەسەر ئەو چاکە هەتاوەکو ئەو چاکەی هەموو دڵی دادەگریتن ئەو کابرایە یعنی چی خوای گەورە فەرمانی پێ بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی پێ بکە جێبەجێ دەکاتن کەواتە زۆر کاریگەری دەبی لەسەر دڵ چەندان حەدیثما هەیە لەسەرەوەی ئەن الصلاة مكفر للسيئات والخطأ کە نوێژکردن دەبێتە هۆی لێبوردنی تاوانەکان و خراپە و هەڵە و کەم و کوڕیەکان ئەو تێک لەوانە حەدیثەکەی حوزەیفەیە دەفەرمێ ئێمە لەگەڵ ئیمامی عومەر دانیشت بووین فەرمی ئیمامی عومەر فەرمی کام لە ئێوە وتەیەکی پێغەمبەری خوای لێبەرە عەلەیهی سەڵات وەسەلام سەبارەت بە فیتنە دەفەرمێ حوزەیفە فەرمی ئەمن اینجا حوزەیفە بەوەی ناسرایە کە ئەو سەحابەی زۆر پرسیاری فیتنەی دەکرد یعنی دەفەرمێ خەڵک سەحابەکان کە پرسیاری ئەوەیان دەکرد کە چ کردەوەیەک بکەین باشە و چۆن لە بۆ بەهەشت و چ کردەوەیەک ئەجر و پاداشتێ دەفەرمێ ئەمنیش پرسیاری ئەوم دەکرد ئەگەر فیتنە بی کو خۆم بپارێزم ئەگەر ئەو خراپەیە بی کو خۆم بپارێزم یعنی پرسیاری ئەوم لە پێغەمبەری خوا دەکرد عەلەیهی سەڵات وەسەلام اینجا پێغەمبەری خوا یعنی کە حوزەیفە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی فیتنەی پیاوێک کە تووشی دەبیتەوە لە ماڵ و منداڵ و سامان و دراوسێکەی و لە هەموو ئەوانە کە تووشی دەبی هان دەبینی جاروێ لەگەر ماڵ و منداڵی ئەو قسەک دەکا ئەو قسەک دەکات تووشی قسەکی خراپ دەبی تووشی لادانەکی دەبی لەگەر منداڵەکەی لە پارە و سامانەکەی لەگەر جیرانەکەی لێبوردنی هەموو ئەوانە چییە فەرمین تكفرها الصلاة والصوم والصدقة والأمر والنهي فەرمووی نوێژکردن ڕۆژوگرتن خێر و سەدەقا فەرمان بە چاکە ڕێگری لە خراپ هەموو ئەوانە دەبیتە هۆی ئەوەی کە لە تاوانەکانی ببووردرێ کەواتە یەکەم شت کە باسی کرد نوێژکردنە دەبیتە هۆی ئەوەی کە لە تاوانەکانی ببووردرێ ئەوە حەدیث یەکەم حەدیثی دووەم حەدیثەکەی
ابو هريره كذا فرمي پیغمبري خو عليه الصلاه والسلام فرمي بينت نويجاكا جمعه لبو جمعه رمضان لبو رمضان مكفرات ما بينهن اذا اجتنب الكبائر فرمووی ئەوانە هەر هەمویان دەبنە هۆی لێخۆشبوونی تاوانەکانی مادەم ئەو کابرایە دوور بکەویتەوە لە گوناهی گەورە. اینجا حەدیثێکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حەدیثی سێیەم ئەبوو هورەیرە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئایا شتێکتان پێ پیشان بدەم کە دەبیتە هۆی ئەوەی کە خوای پەروەردگار تاوانەکانتان بسڕێتەوە لا بباتن و پلەتان بەرز بکاتەوە؟ فەرمیان بەڵێ پێغەمبەری خوا چ شتێکی تاوانەکان لا دەباتن ڕەش دەبیتەوە و پلەشمان پێ بەرز دەبێتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ئیسباغ الوضوء على المەکاره، فەرمی دەستنوێ ششتن لەو کاتێک کە ئینسان تووشی زەحمەتیە، مەسەلەن ئاوی گەرم نییە لە زەحمەتی و لانخۆشیە، دەستنوێژە بەس ئیسباغ یعنی چ؟ یعنی دەستنوێژێکی ڕێک و پێک، دەستنوێژێکی تەواو بە تەواوەتی سنەتەکان و واجبەکان. چ لە ناو دەستنوێژ سنەتە واجبە هەر هەمووی بەڕێک و پێچی بە جوانی دەکاتن. فەرمی ئەوەیان و زۆر هەنگاونان کەثرەت الخطا إلى المساجد، زۆر هەنگاونان لە بۆ مزگەوت دەڕواتن و انتظار الصلاة بعد الصلاة و چاوەڕێکردنی نوێژ لە دوای نوێژ، ئەوانە فذلكم رباط، ئەوە وەکو ئەوە وایە کە ئینسانێک لەسەر سنوور کەشی بگری لە بۆ مسلمانان کە چەند ئەجر و پاداشتێ. فەرمی ئەوە ڕیباتە، ئەوە ڕیباتە وەکو سەر سنوور و لە بۆ مسلمانان. کەواتە تەمەشا بکە سبحان الله هەمووی پەیوەندی بە نوێژە بووە کە تاوانەکانی هەڵوەرێنی، حتا ڕۆیشتن لە بۆ مزگەوت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثە کە ئەبوو هورەیرە دەجێڕتەوە دەفەرمێ رسول الله عليه الصلاة والسلام فرمي من تطهر في بيته ثم مشى إلى بيت من بيوت الله، هر کەسێک دەستنوێژ لە ماڵەوە بگری پاشان بڕوا بۆ ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگار، بۆ مزگەوتێک، بۆ ئەوەی کە فەرزێک لە فەرزەکانی خوای پەروەردگار جێبەجێ بکە. اینجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر هەنگاوێک کە دەینێتن إلا أحدهما تحط خطيئة، إلا يكك لهنگاوكاني تاواني بي هالدوري والأخرى ترفع درجة، وبهنگاوكي تكريش بليك برز دبتو. يعني أو كسات سندي لمزقو دورا هر هنگاوكي داني تاوانش بي هالدوري، هر هنگاوش كداني بليك بي برز دبتو، هنگاوش كداني تاوانش بي هالدوري. سبحان الله أو أجر پاداشتي إنسان بدستي دكي ولوي لسردن پیغمبري خو عليه الصلاة والسلام يكك لەو کەسانەی کە ماڵیان دوور بوو فەرمێ پێغەمبەری خوا حەز دەکەم ماڵم نێزیک بکەمەوە بینمە نێزیک مزگەوتێ. رسول الله عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ناوا مەکە با لەوێن دەربی، چونکە هەر چەندی دێ ئەو ڕێ شاهێدیت بۆ دەداتن تاوانت پێ هەڵدەوەرێتن. ئەوجا ئەو سەحابەیە لەوێن دەر ماوە ئەگەر چی ماڵیشی زۆر دوور بووە لە مزگەوت، بەڵام لەبەر قسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەوێ ماوە کە ئەو ئەجر و پاداشتە بەدەست بێنیتن. اینجا ئەو کابرایە کە دەستنوێژێکی ڕێک و پێک دەشوە و ئیخلاسی لە ناو نوێژێدا هەبی، وەکو ئەوەی کە عوسمانی کوڕ عەفان ڕەزا و ڕەحمەت خوای لێبی دەفەرمی جێم لە پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی هەر کەسێ دەستنوێژێک بشوە بە تەواویەتی دەستنوێژ بە جوانی و بە ڕێک و پێشی بیشواتن، هەموو سونەت و واجبەکانی تێدا جێبەجێ بکە، لە پاشان بڕواتن بۆ نوێژێکی واجب لەو نوێژانەی کە واجبە، لەگەڵ خەڵکی نوێژەکەی بکە و بە جەماعەت بیکاتن. دەفەرمێ یاخود لە مزگەوت بیکە یا بە جەماعەت لەگەر کۆمەڵە کەسێک بیکاتن ئللا خوای پەروەردگار غەفەر الله له ذنوبه، ئللا خوای گەورە لە تاوانەکانی خۆش دەبیت. سبحان الله. سعید کوڕی موسەیب دەفەرمێ کابرایەکی ئەنساری لەگەڵمان ئامادە بوو، ئامادەی کە ئامادەی سەر با بڵێن جەنازەیەک بووە، فەرمووی ئەمن حەدیثێکتان لە بۆ دەجێڕمەوە کە ئەو حەدیثە لە پێغەمبەری خوام عەلەیهی سەڵات وەسەلام جێ لێ بووە. فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی هەر کەسێک دەستنوێژ بشواتن بە جوانترین دەستنوێژ پاشان بێتن لە بۆ مزگەوتێ ئیلا
خوای پەروەردیگار بەپێی ڕاستەی کە ئەو ئینسانە دەینێتن ئیلا خوای پەروەردیگار چاکەیەکی بۆ دەنووسی و بەپێی چەپەکە هەنگاو دەنێتن ئیلا خوای پەروەردیگار تاوانێکی لەسەر ڕەش دەکاتەوە. کەواتە چوون لە بۆ مزگەوت ئەو ئەجر و پاداشتانەی هەیە هەتا دەڵێ نوێشکردن هۆکارێکە بۆ چوونە بەهەشت. دەڵێ ڕەبیعەی کوڕی کەعبی ئەسلەمی دەفەرمێتن ئەمن لە لای پێغەمبەری مامەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئاوی دەستنوێژم لە بۆ هینا و ئەوەی پێویست بوو لە بۆم هینا. دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی سەل داوا بکە چت دەوێتن چت پێویستە؟ فەرموو ئەی پێغەمبەری خوا ئەسئەلوکە مورافەقەتەکە فی الجەنە دەمەوێت لە بەهەشت لەگەرە توو بم. داوای ئەوەی دەکە لە بەهەشت لەگەر پێغەمبەری خوا بی عەلەیهی سەڵات وەسەلام. فەرمووی ئەوە غەیرە ذالک ئەرێ شتەشکە نییە داوا بکەی یعنی ئەوە ئەخر زۆر گەورەیە. ئەتو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئولو العەزمە لەناو ئولو العەزمەکان لە هەمویان گەورەترە. ئەتو شتەشکە نییە داوا بکەی ئەتو دەتەوێت لەگەر پێغەمبەریش بێ عەلەیهی سەڵات وەسەلام شتەشکە. فەرمووی وەڵاهی ئەی پێغەمبەری خوا هوە ذاک بەس ئەوم دەوێتن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی فەئەعیننی عەلا نەفسیکە بکەثرەتی السوجود کەواتە هاوکاریم بکە بە زۆر سوزدە بردن. سبحان الله زۆر سوزدە بردن ئینسانەکەی دەباتە بەهەشتێ وی لێ دەکە مەرتەبەی بەرز ببیتەوە هەتا بە ئەندازەیەک بەرز ببیتەوە بگەیشتە ئەوەی کە لە لای پێغەمبەری خوابی عەلەیهی سەڵات وەسەلام. و هەروەها نوێشکردن هۆکارێکە بۆ لێخۆشبوونی تاوانەکان. حتى يعني تەمەشا لە قورئانیش باسی ئەو بابەتەی کرایە کە پێغەمبەر داود عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە خوای پەروەردیگار تاقی دەکاتەوە بەوەی کە کەسێک دێتن دەڵێ ئەوە برایەکەم نۆتونۆ مەڕی هەیە ئەمنیش یەک مەڕم هەیە داوای ئەو مەڕەم لێ دەکاتن. خوای پەروەردیگار وەکو تاقیکردنەوەیەک ئەو کەسانەی لە بۆ پێغەمبەر داودی نارد. اینجا پێغەمبەر داود پێش ئەوەی گوێ لە کەسەکەیت کە ڕابگری کە نۆتونۆ مەڕەکەی هەیە برایەکەی پێش ئەوەی گوێ لێ ڕابگری یەکسەر بە کەسی یەکەمی گۆ ئەوە غەدر لێ دەکا نۆتونۆی هەیە و داوای ئەوەش لێ دەکا غەدر لێ دەکا. یعنی سەبری نەگر ئارامی نەگر کە بزانی ئایا ئەو کەسەکەیت کە قسەی چییە لۆ داوای ئەو مەڕای دەکاتن لەبەر چ. اینجا کاتێکە زانی کە خوای پەروەردیگار تاقی کردیتەوە ئەها دەفەرمێت وظن داود أنما فتناه فاستغفر ربه وخر راكعا وأناب. داوای لێ خۆشبوونی لە خوای گەورە کردو یەکسەر خەریکی نوێشکردن بوو خەریکی ڕوکوع و نوێشکردن بوو. ئیجا دەفەرمێ لەبەر چ لێرە باسی ڕوکوعی کردیا لەبەرەوەی هەر هەموو با بڵێن خۆ چەماننەوەکان خشوعێکی تێدایە لە بۆ خوای پەروەردگار و هەمووشی لە خۆ چەماننەوە پێک دێ. یعنی ئینسان کاتێککە دەستە ڕوکوع کاتێککە دەستە سوزدا کاتێککە لۆ تەحیاتی دەڕوە هەموو ئەوانە چەماننەوەی تێدایە کە وەکو بڵێ خۆ نواندنی تێدا و خشوعی تێدا. کەواتە سەیری ئەوە دەکەین پێغەمبەر داودیش یەکسەر سوزدەی لە بۆ خوای پەروەردگار بردووە خەریکی نوێشکردن بووە. ئەوە صفاتی پێغەمبەران بووە صفاتی محەممەد ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام صفاتی پیاوچاکانمان بەو شێوازە بووە لەگەڵ نوێشکردن. داوا لە خوای گەورە دەکەین کە بە گەورەی خۆی ئێمەش بە یەکێک لەو کەسانە قبول بکاتن کە نوێژەکانمان بەو شێوازەیە کە خۆی داوای لێ کردوینە. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.